لهرما کردستانê heyam rojnamevan tên kuştin û girtin û birîndarkirin û sifkatî jî bi wan tê kirin. Pirsgirîka azadiya raderbirînê ji bo beşeke dinya welatiyan û texûçonên dinyên cuda çê dibe. Vê yekê dengvedanên mezin li pey xwe aniye. Di prês konferansekê de li dur rewşa azadiya raderbirînê û rojnamevanan rêkxerê rastperdeyên nav neteweyî lê hikûmeta Herêma Kurdistanê dibêje. Li ser babetî serwerî yasa. Goya çend rojnamenûsekman hebû azîzanman li beşî ragandin li ragandin û rojnamenûsan bi giştî li Herêmê Kurdistan ke dikewne bin pelamarî hêzekan bi taybetî li katî romalkirdinê hewalakan. Diyar lem babete ziyadtir ême li du kesî taybet kesî Wîdad Hüseyn û kesî Barzan Reşîd eger xelat nebim em du kêse heqet ême li serî rawistawîn. بنسبت کیسی ویداد حسین اما بدوادارچونکی جدیمان کردوان لم کیسه ابی بو اما حقیقت واضحه ویا که لم کیسه دا کسونکاری نوبراو هیچ جولانوی کی ام کیسه نکردوان دسر فرمانی جنابی سروکی هرم لجنه کی تایبت دامز راوه لیکوی نوکان بردوام شاید حاله کی زور برگیراوه و تا امروش لانی نو دولتی سندانی ام لجنهان نکردوان وردکاریه که یک جار زور مانده و به لانی امنستی هیومن رایتس واچ و چند لانه کیتر بلام لمش دا پروسه لیکوی نوکان بردوامن و امش امنه توا بو لانی تحقیقی و دا صلاتی دادوری بلام حکومتی هرم زور بجدی لسری راوستاوه لهرما کردستان بیتری 8000 کسان ناسنامه اندامبون ل سندیکا روزنامه‌وانان هيا پرانیا وان روزنامه‌وانن کو سر به تو پارتیک سیاسی نینن سر بخوا کار دکن دبیجن دما بن پیکاری لهم بر وانا تکرن سکالای تومارناکن و دبیجن وانا باوری به دادگاه جی نمایه هر روزنامه‌نووسی چی راستقینا هێرشی دەکرێتە سەر یاخود لێی دەدرێ یاخود هەر پێشێرکاریەک بەرامبەری دەکرێت لەبەر ئەوەیە داوانانووسی لەبەرەوەی دەزانیتن لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی دادگا ئەو مافەی بۆ وەرناگرێتەوە ڕەنگە بەرپرسێک بتوانێت لە دادگا زیاتر ئەو مافەیە بۆ ڕۆژنامەنووسێک بجێڕتەوە بەرپرسێکی باش دەڵێم تەبعەن بەڵام دادگان ناتوانانی لە هەرێمی کوردستان مافی هیچ کەسێک وەرگرێتەوە لەبەرەوەی ئەو کەسانەی پێشێرکاری دەکەن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بە تەحەداوە دەیڵێم زۆر گەورەترن لە دادگا و لە هەموو ئەو کەسانەی کە لە کوردستان حکومڕانی دەکەن بۆیە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ڕووناکەنە دادگاکان بەشێک ژە وڵاتیان دبێژن دەماک و هەڤرکی دەناوبەرە پارتیên کوردی تونتر دبن ئازادیا ڕادەربڕینی ژی تێ سنووردارکردن بەشەکە ڕۆژنامەوانان ژی دبێژن بنپێکاری لە هەم بەروانە وێ بەردەوام ببن تا ئەو لە دادگاهان سکاڵایان تۆمار نەکەن و داخوازان مافێخوا نەکەن هەروەها بەشەکە دنیا ڕۆژنامەوانان ژی دبێژن ئەوان دەماک و بنپێکاری لە هەم بەروانە تێکردن باوەری ئەوان بە دادگاهان نینە ji ber ku ew kesin ku binpêkariyên li hemberwana dikin li dadgehan mezintirin. Ehmed Zêbarî dengê Amerîka Hewlêr